هەنگاوێک وەرە پێش ئەگەر لە منداڵی ژووری تایبەتی خۆتت هەبوو. هەنگاوێک وەرە پێش ئەگەر دایک و باوکت تۆیان بۆ قوتابخانە بردووە و هێناوەتەوە. هەنگاوێک وەرە پێش ئەگەر لە منداڵی یەک جوت پێڵاوت هەبوو ترست لە دڕانی هەبوو. هەنگاوێک وەرە پێش ئەگەر لە منداڵی ئیشت کردووە تا لە ڕووی داراییەوە یارمەتی خێزانەکەت بدەیت. هەنگاوێک وەرە پێش ئەگەر چیت بێت بۆت کراوە. هەنگاوێک وەرە پێش ئەگەر هیچ کات خەمی ژەمی دواترت نەبووە. ئەوە ئەم کارە باوکت بۆتان دەکات ماندووترین مرۆڤ کە ئیسراحەتی خۆی لا گرنگ نییە.